سڵاتان لێ ببینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی هەینی. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. بەردەوامی مانگرتنی کامیۆنداران لە ئێران و کوردستان، نقمبوونی 3 کەس لە بەنداوی قشلاقی شاری سنا، پشڕانی بەردەوامی کارەبا و لە نێوچوونی ڕەنجی هاوڵاتیان، بەرزڕاگرتنی یادی حەمید حسەین نژاد حەیدەرانلوو لەلایەن بنەماڵەکەی و ناڕوونی چارەنووسی هاوڵاتیکی خەڵکی مەهاباد. بەردەوامی مانگرتنی کامیۆنداران لە ئێران و کوردستان. ڕۆژی هەینی 2 جۆزەردانی 1404 هەتاوی مانگرتنی کامیۆنداران لە شارە جیاوازەکانی کوردستان و ئێران بۆ دووهەمین ڕۆژی بەردەوام بە یەکدەنگی و یەکڕێزیەوە بەڕێوەچوو. بەپێی ئەو وێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، کامیۆنداران لە شارەکانی دیواندەرە، کازرون، ئیسفەهان، شیراز، بەندەر عەباس، کرمان، فەسا و ئەسەدابادی هەمەدان بە وتنەوەی دروشمی بەردەوامین تا بگەین بە ئامانجەکانمان دەستیان لە کار کێشا و داوایان لە هەموو هاوکارەکانیان کرد یەکگرتووانە بەرامبەر بۆ زوڵم و زۆری حکوومەت ڕاوەستن و بۆ وەدەستهێنانی مافەکانیان درێژە بە مانگرتن بدەن. نقمبوونی 3 کەس لە بەنداوی قشلاقی شاری سنا. ڕۆژی پێنجشەمبە 1 جۆزەردانی 1404 هەتاوی لە ڕووداوێکدا لە بەنداوی قشلاقی شاری سنا 3 کەس لە ئاودا نقم بوون. بەپێی راپۆرتەکان، تیمەکانی فریاکەوتن بە تەنیا توانیویانە منداڵێک ڕزگار بکەن و هێشتا تەرمی 3 کەسی دیکە نەدۆزراوەتەوە و گەڕان بە دوایدا بەردەوامە. جێگای ئاماژەیە کە قوربانیانی ئەو ڕووداوە خەڵکی کرماشان بوون و بۆ گەشتکردن سەردانی بەنداوی قشلاقی سنەیان کردبوو. پشڕانی بەردەوامی کارەبا و لە نێوچوونی ڕەنجی هاوڵاتیان. بەهۆی پشڕانی بەردەوامی کارەبا و قەیرانی وزە زیانێکی زۆر بە هاوڵاتیان، جوتیاران و بەرهەمهێنەرانی ماسی گەیشتووە. بەپێی ئەو دیمەنانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، لە کێڵگەکانی بەرهەمهێنانی ماسی لە یەکێک لە ناوچەکانی ئێران هەزاران ماسی بەهۆی نەبوونی کارەبا لە ناوچووە. هەروەها باخدارێک بە میدیاکانی وتووە نەبوونی ئاو و کارەبا هەموو دارمێوەکانی وش کردووە و جیهادی کەشاوەرزی و ئیدارەی بەرق وەڵام دەرەوەی زیانەکانیان نییە. بەرزڕاگرتنی یادی حەمید حسەین نژاد حەیدەرانلوو لەلایەن بنەماڵەکەی. ڕۆژی پێنجشەمبە 1 جۆزەردان ڕووناهی کچی حەمید حسەین نژاد حەیدەرانلوو بە بڵاوکردنەوەی ڤیدۆیەک یادی ئەو گیانبەخکردووەی بەرزڕاگرت. ڕووناهی لەو ڤیدۆیەدا جەق لەسەر بێتاوانی باوکی و هەروەها نەبوونی ڕەوەندی دادپەروەرانە و ڕوونی قەزایی لە کاتی پێدانی حوکمی سێدارە بەسەر باوکی دەکات. لە درێژەدا ناوبراو باز لەوە دەکات کە هێشتا تەرمی باوکی ڕادەستیان نەکراوە و لە شوێنی ئەسپەردەکردنی تەرمەکەی ئاگادار نین. ناڕوونی چارەنووسی هاوڵاتیکی خەڵکی مەهاباد. سەرەڕای تێپەڕبوونی 13 ڕۆژ بەسەر کاتی دەست بەسەرکردنی چیا ئەمینی، هاوڵاتی خەڵکی مەهاباد چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. ڕۆژی یەکشەممە 21 گوڵان هێزە ئەمنیەکانی مەهاباد هێرشیان کردە سەر ماڵی چیا ئەمینی و ئەو شارومەندەیان بە تونند و تیژیەوە دەست بەسەر کرد. ناوبراو لە ماوەی بەندکرانیدا لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەش و هۆکاری دەست بەسەرکرانی هێشتا ڕوون نەکراوە. لە سێدارەدانی 3 بەندکراو لە زیندانی ئیلام. لە ڕۆژانی ڕابردوودا 3 بەندکراو بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانی ناوەندی ئیلام ئیعدام کراون. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، ڕۆژی شەممە 27 گوڵان 2 بەندکراو بە ناوەکانی عەدنان لە بەیکپور، ڕەزا پاشنا و نادیار بە تۆمەتی کوشتنی بانقەست لە سێدارە دراون. هاوکات بەندکراوێکی دیکە بە ناوی بهروز فەتحوڵڵاهی کە بۆ ماوەی زیاتر لە 5 ساڵ لەو زیندانە بەندکرا بوو بە هەمان تۆمەت لە سێدارە دراوە. بەرزڕاگرتنی یادی گیانبەخکردووانی دەهەی 60 لەلایەن بنەماڵەکانیانەوە لە تاران. ڕۆژی هەینی 2 جۆزەردانی 1404 هەتاوی بنەماڵە گیانبەخکردووانی دەهەی 60 سەردانی مەزاری ئازیزانیان کرد لە گۆڕستانی خاوەران و هێزە ئەمنیەتیەکان ڕێگەیان نەدا بچنە ژوورەوە.
بە وتەی سەرچاوەکانی هەواڵ بنەماڵەی گیان بەخکردووانی دەهەی 60 لە بەردەم دەرگای چوونە ژوورەوەی گۆڕستانی خاوەراندا وێنەی ئازیزانیان گۆڵباران کردووە و بەو شێوەیە ڕێزیان لە یادی هەموو گیان بەخکردووانی ڕێگای ئازادی و بەرابەریدا گرتووە. دوایین هەواڵمان سەبارەتە بە ڕێزگرتن لە یادی گیان بەخکردووانی کارەساتی میترۆپۆل لە ئابادان. ڕۆژی هەینی 2 جۆزەردان بنەماڵەی گیان بەخکردووانی کارەساتی میترۆپۆل لە ئابادان لە مەراسمێکدا ڕێزیان لە یادی ئازیزانیان گرت. مانگی جۆزەردانی ساڵی 1401 ساختمانی میترۆپۆل لە ئابادان داڕما و بەو هۆیەوە دەیان هاوڵاتی گیانیان لەدەستا و بریندار بوون. 3 ساڵ بەسەر ئەو ڕووداوەدا تێپەڕیوە، بەڵام هێشتا تاوانباران محاکمە و سزا نەدراون و چۆنیەتی ئەو ڕووداوە بۆ بنەماڵەی قوربانیان باس نەکراوە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد بژیت.